ئەوەندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی کات ژمێر حەوت. خۆشحاڵم خی پەروەردگار دەرفەتی پێبەخشین لە ئەڵلقەیەکی نوێ بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. بۆچی گرنگە کۆمەڵی دادگەری لە بەغدا حزوری هەبێت بوونی هەبێت؟ تەوەری بەرنامەکەمانە شرۆڤەی ئەم تەوەرەیەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان کە لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی و لەگەڵمانای مامۆستا سڵاوی خوا لەبێت بەخێربێتی. زۆر سوپاس کاکدانا، سڵاوی خوا لە جەنابیشت و لە بینەران. سوپاس دەکەم مامۆستا. هەر بە پرسیارەکە ئاوا دەست پێ بکەم لە تایتڵی بەرنامەکەوە. بۆچی گرنگە کۆمەڵی دادگەری حزور و بوون و پەرلەمانتاری هەبێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق؟ ینی بۆ لە بەغدا ئێمە حزورمان هەبێت گرنگە لە کاتێکە ئێمە کادر و ئەندام و دەنگدەر و بارەگاکانمان هەمووی لە هەرێمی کوردستانە بە شاری کەرکووکەوە. بسم الله الرحمن الرحیم. زۆر سوپاس. ئەوە خۆتەزانی یەکەم بەغدا ناوەندی بڕیارە بەنسبەت عێراق و هەرێمی کوردستانیش وە ئەزمونەکانی ڕابردوو سەلماندی کە پێگەی کورد لە بەغدا چەند بەهێزتر بێ ئەوەندە زیاتر لە بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. یەک دووهەم بۆچی گرنگە ئێمە لە بەغدا بین؟ جارێ یەکەم لە ساڵانی ڕابردوودا ئێمە نوێنەرایەتیەکی جیاوازمان کردووە لە بەغدا و نوێنەرایەتی کە کۆمەڵ کردوێتی لە بەغدا جیا بووە لە نوێنەرایەتی هەردوو هێزە دەسەڵاتدارەکی هەرێمی کوردستان و خۆتەزانی تەبعان ئێمە دەنگێکی جیاواز بووین، نوێنەرەکانمان دەنگێکی جیاواز بوون جیا لەو دەنگەی کە احتیکاری سوڵتە و مەناسبی بەغدایان کردووە لە پێناوی بەرژەوەندی کەسی و بەرژەوەندی حیزبی و بەرژەوەندی خودی و بەشێک بۆ لەو سەفەقاتە سیاسی و بازرگانیانەی کە زۆرێکی لە بینی هەرێم و بەغدا هەبووە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان تەواو نەبووە. نوێنەرایەتی کۆمەڵ یا کوتلەی کۆمەڵ لە خولەیەک لە دوایەکەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمیشە ئەو دەنگە جیاوازیە بوو کە لە بەغدا ئەو دەنگە جیاوازە بووە کە ویستویەت یەک نوێنەرایەتی خەڵک کە دوو ئەو نوێنەرایەتیە بە بەرژەوەندی خەڵک و میلەت تەواو بوو بێ. و خۆتەزانی زۆرن ئەو مەلەف و دۆسیانەی کە فراکسیۆنی کۆمەڵ هاوکات لەگەڵ هەموو ئەو فراکسیۆنانش کە پێکەوە بیرکردنەوەی وەکیەکیان هەبوو بۆ شێوەی نوێنەرایەتیەکە دەیان دۆسیە دەیان دۆسییان پەردە لەسەر هەڵماڵیوە و ڕووی ڕاستەقینەی دۆسیەکانیان دەرخستووە لە پرۆژەی خۆتەزانی لە پرۆژەی بودجە و میزانیەی عێراق، لە مەسەلەی نەوت، لە مەسەلەی مەلەفی داهات و یا پارەی جوتیاران یا شایستەداراییەکانی جوتیارانی هەرێمی کوردستان زۆرن ئەو مەلەفانەی کە ئێمە دەنگێکی جیاواز بووین لە بەغدا و ئەو نوێنەرایەتی ئێمە هەمان بووە بەرگری لە مافی خەڵکو و لە با بڵێن شایستەداراییەکانی خەڵکی هەرێمی کوردستان کردووە. ئەمە لایەکی لای دووەم ئەوەیە کە ئێمە باوەڕمان بۆ ینی ئەم نوێنەرایەتی کورد لە بەغدا هەتاوەکو لە دەستهێزێک و دوو هێز بڵین حکر بکرێ و احتیکار بکرێ لەلایەن دوو هێز و قۆرغ بکرێ ئەم نوێنەرایەتی زیاتر نوێنەرایەتیش حزبیە بێ. ئێمە نەمان شاردوتەوە لە خولەیەک لە دوایەکەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تێبینی جددیمان لەسەر شێوەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا هەبووە و لەسەر ئەو نوێنەرایەتی هەبوو کە لە بەغدا هەبووە و پێشمان وا بوو ئەمە بەرژەوەندی کورد و بڵێن خواستە ڕاستەقینەکانی میلەت تەواو نەبووە. ئەمە کۆمەڵ لە خولەیەک لە دوایەکەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمە پێمان وایە کە نوێنەرایەتیی جیاوازی کردووە و بە ئاراستی بەرژەوەندی خەڵک و میلەت کاری کردووە. ڕەنگە لایەنێکیکەی ئەوەی کە هەر هەمان ینی ئەو پرسیاری کاڵی بۆچی گرنگە کۆمەڵ یا ئێمە لە بەغدا بین لە کاتێکدا ئێمە ثوقلی سیاسیمان لە هەرێمی کوردستانە وەک بارەگاکانمان وەک دەستگا میدیاییەکانمان وەک چڕی ئەندامانمان مادام بەغدا ناوەندی قەرارە ئەگەر کۆمەڵی ئیسلامی بیەوێ هێزێکی کاریگەر بێ لەسەر ساحەی سیاسی عێراق، ئەگەر بیەوێ تەئسیری لە ناوەندی بڕیار هەبێ لە عێراقەوە بە تەئکید بۆ کۆمەڵ گرنگە لە بەغدا بێ. بۆیە کادیران، ئەندامان، دۆستان، لایەنگرانی کۆمەڵ و دەنگدەرانی ئەو هێزە سیاسیە ئەبێ بە تەنگ ئەوە بن کە ئەم هێزە بوونی لە بەغدا قورسایی زیاترە داتە ئەو هێزە و ئەو بەرنامە سیاسیشکە ئەم هێزە باوەڕی پێێتی کە کۆمەڵی دادگەری کاری لەسەرەکە بە دڵنیایی لە هەرێمی کوردستانیش کاریگەری گەورەتریە بێت. باش فەرمووت نوێنەرایەتەکەی کۆمەڵ لە ڕابردووە جیاواز بووە لەو لایەنانی بە تایبەت دەسەڵات زیاتر ڕووی لە بەرژەوەندیەکانی خەڵک و میلەت بووە
ئەیلانەکانی دەسەڵات خەریکی چی بوون لە بەغدا؟ خۆوازەحە یعنی ئێستا خەڵکی هەرێمی کوردستان بۆ نیگەرانە لە هەڵبژاردن بۆ ساردە لەوەی بەشداری دەنگدان بکە لەبەرەوەی هێزەکانی دەستەڵات خەڵکیان بێ ئومێد کردووە لەبەرەوەی کە ئەو نوێنەرایەتی لە بەغدا بووە تو تەماشای ئەو وەزیر لەسەر هەموو ئاستەکان لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران کە کورد ڕۆژگارێک تا جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەبووە لەسەر ئاستی ئەوەی کە کورد لە وەزارەتە هەستیارەکانی عراقی لە قۆناغەیەک لە دوایەکەکان لە بەردەستدا بوو زۆر کات کورد وەزارەتی دارایی لە بەردەستدا بووە لە کاتێکدا موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڕاو هاوڵاتیەکی کوردە پرسێ کە من موچەکەمە بڕدرێ و موچەم نییە لە هەرێمی کوردستان بەڵام من وەزارەتی داراییم هەیە لە عێراق لەبەرەوە ینی ئەمە جێی پرسیارە کە فعلەن ئەو نوێنەرایەتی کە هێزە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان کردویانە لە بەغدا بۆ نوێنەرایەتی خەڵک نەیانتوانی نوێنەرایەتی خەڵک بنواتە نەیانتوانیوە خواستی ڕاستەقینەی خەڵک بەدیبێنن ئێمە زۆر جار وتومانە کاکدانە لە زۆر قۆناغدا زەمینە لەبار بووە بۆی کورد لە هەرێمی کوردستان دەسەڵاتی سیاسی یا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێ بکەوێت و ئەو ڕێکەوتن نامەیە بە بەرژەوەندی خەڵکو و هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەواو بێ بە جۆرێک بێت کە کورد تەواوی شایستە داراییەکانی بۆ بگەڕێتەوە و گرفتی موچە خۆران حەل بکرێەوە گرفتی ئەو قەیرانە دارایی کە هەرێمی کوردستان جیرۆدەی بووە و جیاواز بۆ لەوەی کە لە عێراق هەیە خۆتەزانی لە عێراق هاوڵاتیان لە فەرمانبەرانی عێراق گرفتی موچەیان نەبووە هاوڵاتیەک ئەپرسێ باشە من ئەو هەڵبژاردنە ئەو نوێنەرایەتی کورد کە نەیتوانیوە ئەو ئامانجەم بۆ تحقیقا من بۆ بەشداریەکەم بەڵام ئێمە لامان ڕوونە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان کە لە پێناوی ئەو بەرژەوەندیە حزبیانی کە لە هەرێمی کوردستان هەبوون لە پێناوی ئەوەی کە داهاتی هەرێمی کوردستان چۆتەوە جیفانی حزب و نەویستراوە کە ئەمە بچێتەوە بەغدا و نەویستراوە کە ئیتفاقیەکی وازح و شەفاف لەگەڵ بەغدا بکرێ بە بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو قەیرانانە ماونەتەوە ئەو واقعی کە لە هەرێمی کوردستان لە ڕابردوو بووە بۆیە حقیقت ئەو نوێنەرایەتێکی حزبی بوو نوێنەرایەتێک بۆ نەیتوانیوە کێشە لە دوای یەک لە دوای یەکەکان یا کێشە کەڵەکە بۆکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەر بگرە بە پێچەوانەوە قۆناغ لە دوای قۆناغ زیاتر کێشەکانی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا زیادیان کردووە و گرفتەکان ئالۆستر بوون و هەمیشە هەرێمی کوردستان تێیدا زەرمەند بووە زۆر باشە من بینەرانی خۆمان ئاگادارەکەمەوە کە ئەم بەرنامەیە بە شێوازی لایف ڕاستەوخۆ لە پیجی پەیام دەڕوات ێوەش دەتوانن هەر پرسیارێکتان لەسەر تەوەری بەرنامەکە هەبێت بە کۆمنت بۆمان بنووسن بە سوپاسەوە منیش ئاڕاستی میوانەکەم یەکەم مامۆستا ڕێبوار باست لەوە کرد بەشێک لە دەنگدەران و خەڵک و هاوڵاتی کە نیگەرانە لە بەشداریکردن لە پرۆسەی دەنگدان ئەوەیە کە نوێنەرایەتی لایەنە سیاسیەکانی بەتایبەت دەسەڵاتەکانی بینیوە بەڵام خۆگەرنەشی شارینەوە بە جۆرێک لە جۆرەکان کەم تا زۆر بە ڕێژەیەکیش لە لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتیش خەڵک ئومێدێکی نەماوە یعنی یا باڵین بێ ئومێد کراوە بەو باڵین بیانووی کەوە تا لە هەڵبژاردنەکانە ئەو لایەنانەی ئۆپۆزیسیۆن ئەو کورسیانی کە کەمیەکەن یا زیادیەکەن شتێکی ئەوتۆ نییە تا بڵێ خەڵکێکی زۆر متمانیان ینی پێبەخشیونەوەی کە ناڕازی و یانەوەی کە ناڕازی لە ماڵەوە دانیشە خۆ نایە دەنگ با بە کۆمەڵ و بەلایەنەکانی تر بۆ باش طبعا پرسیارە دوو لایەنە لایەنێکی ڕووی لە ئێمە وەکو هێزە سیاسیەکان و تایبەت وەکو کۆمەڵی دادگەری کوردستان ئێمە بە ئەندازی ئەو متمانەیە کە هەمان بووە خۆتەزانی هەر هێزێکی سیاسی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕێژەی کورسیەکانی پشت ئەستورە بەو متمانەی کە لە ناو خەڵک کۆری گرتووە ئێمە قۆناغە جیاوازەکان لە 2 پەرلەمانتار تا 3 پەرلەمانتارمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە پرسیار ئەوەیە زۆرینەی هەرە زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری کوردستان لە پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەناسن دەنگێکی ناسراون ڕەنگێکی ناسراون و قسەیان وتاریان دیفبەرگریان لە خواستەکانی خەڵکی هەرێمی کوردستان دیارە بەڵام ئەو لایەنانەی بە 29 کورسی بە 27 کورسی بە 25 کورسی نوێنەرایەتی خەڵکیان کردو زۆرینەی زۆری پەرلەمانتارەکانیان خەڵک ناشیان نازێت ئەمە فەرقێکی جەوهەریە لەبەرەوە یەک دوو ئێمە با بەراورد بکەین ئەو قورسایی ئێمە هەمان بووە لەگەڵ ئەو ڕێژەی کە هەمان بووە من بە شانازی و ئەڵم هەمیشە قورسایی کۆمەڵی دادگەری کوردستان لە خولەیەک لە دواییەکەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر زیاتر بووە لەو ڕێژەی کە هەی بووە ئەو کاتێک کە ئێمە نوێنەرمان کێستا مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کە ئێستاش جارێکیگە کاندیدە لە
سەرلستی کۆمەڵی دادگەری کوردستان ئەو کاتانەی کە لە خولی ڕابردوو بڕیاردەری لیژنەی دارایی بوو وازەحە جێدەستی دیارە لە بەرگریکردن ئەو کاتانەی کە لە لیژنەی دارایی بووین ئەو کاتێک کە ئێمە نوێنەرمان لە لیژنەی یاسایی بووە کە ئەو کات کاکزانە ڕۆستایی خولی پێش لە پەرلەمانتاری کۆمەڵ بوو مامۆستا سەلیم شوشکەی کە ئەم خولە لە ئەنجومەنی مەسەلەن لە لیژنەی یاسایی بوو ئێمە دوو نوێنەرمان هەبوو ئەم خولە بەس ئەم دوو نوێنەرە یعنی بە جۆرێک ناسراون بە جۆرێک بەرگریان لە مافی خەڵک کردو هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەیان ناسن مە یەک دوو ئەم نوێنەراتی ئێمە کاکدانا کە تۆ مەسەن باس لەوە کەی خەڵکیان هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەنگ بە لایەنەکانی کەش نادەن خۆ ئێمە گرفتە ڕاستەقینەکەیە خۆ ئێمە ئێستا ئێمە ڕوومان لە چێکە قساکەین خۆ ڕوومان لە دەنگدەرانی هێزەکانی دەسەڵات نییە ڕوومان لە دەنگدەرانی خەڵکی ناڕازیە ڕوومان لەو دەنگانەیە کە ئیرادەی گۆڕانکاریان هەیە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ هەڵبژاردن ڕێگایەکی تەندروستە بۆ گۆڕانکاری هەڵبژاردن ئەمڕۆ ئەتوانێت گۆڕانکاری بکات لە هەڵبژاردندا تۆ هەڵبژاردن دەرفەتێکی گەورەیە بۆ سزادانی ئەو کەسانی کە مافی دەنگدەریان نەداوە بۆ سزادانی ئەو کەسانی کە لە مەلەفی گەندەڵی تێوەگلاون بۆ سزادانی ئەو کەسانی کە نەیانتوانین نوێنەراتی ڕاستەقینەی خەڵکن هەڵبژاردن دەرفەتێکی گەورەیە بۆ گەلێکی هوشیار کە بتوانێت تەغیر بکە ئێمە ئێستا کە لە بەردەم ئەنجومەنی نوێنەرانی عراقین ناتوانین گۆڕانکاری بکەین کاتێک کە بایکۆتی پرۆسی هەڵبژاردنەکەین ناتوانین گۆڕانکاری بکەین کاتێک کە دەنگە ناڕازیەکان دەنگە بێ ئومێدەکان ئەو هێزانە هەڵنابژێرن کە نوێنەراتی ئەوانەکەن من پێم وایە هەمیشە هەر هێزە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان ویستویانە کار لەسەر ئەوە بکەن کە هەموو هێزەکان وەکو یەکن کار لەسەر ئەوە بکەن کە خۆکە کە کەس نەیتوانی لە ئێمە باشتر پێشکەشکە لە کاتێکدا فرسەت نەبووە تۆ بەو حەجمەی کە هەتە تەغیرت کردووە بەو حەجمەی کە هەتە گۆڕانکاریت کردووە لەبەرەوە هاوڵاتی لە هەرێمی کوردستان ئەتوانێ گۆڕانکاری بکە بە ئاراستەی ئەو هێزانەی کە پرۆژەی گۆڕانکاریان پێ ئەوانەی کە دەنجی ناڕازین ئەوانەی کە لەبەرەی معارەزە بوون لە قۆناغەیەک لە دوای یەکەکان کۆمەڵی دادگەری کوردستان من چەندی قۆناغم لە بیرە کە ڕەنگە ئێستا فرسەت نەبێت لەم بەرنامەی تۆ باسی کەین لەو کۆبوونەوانەی لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی هێزە سیاسیەکان کراوە هەرگیز ئێمە نەچووینەتە ژێرباری ئەوەی کە بە ناوی یەکریزی ئەکرێت لە هەرێمی کوردستان بە بەرژەوەندی حیزبی تەواو بێت خواستی ئێمە وازەح بووە لە یەکێکی ئەو کۆبوونەوانەدا مەرجی ئێمە بۆ ئەوەی کە زۆر جار ویستراوە مەسەرەن کوتلەی فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا دروست بکرێن مەرجی ئێمە ئەوە بووە کە گرفتی ڕاستەقینەی خەڵکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت کێشەی موچە چارەسەر بکرێت لەبەرەوە سروشتی ئەو نوێنەراتی کە کۆمەڵ کردوێتی لە ڕابردوودا زۆر جیاوازە لەو نوێنەراتی کە هێزەکانی کردوێت بڵێ ئێوە دوو پەرلەمانتاریە دوو کورسیتان هەبووە بەڵام زۆر لە دوو کورسی زیاتر ئیشتان کردووە زۆر وازەحە یعنی بەڵێ ئێمە ینی زیاد لەو حەجمەی نوێنەراتی خەڵکمان لێ بووە هەڵوێستمان بووە یەک پرۆژەمان بووە دوو باجی قورسیشمان لە پێناوی داوە کۆمەڵ هێزێکە لەو هێزانی بەردەوام بە پەرلەمانتارەکانی بە وەکو هێزە سیاسیەکەی وەکو میدیاکەی وەکو ئەندامانی کادرات باجی داوە کۆمەڵ بەردەوام لە ژێر فشاری هێزەکانی دەستەڵات بووە لە هەرێمی کوردستان بەرەنجامی هەڵوێستەکانی خۆگەر کۆمەڵ هەڵوێستەکانی لابێ هیچ کێشەیەکی لەگەڵ هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان نییە مامۆستا ڕێبەرباست لەوە کرد کە لایەن دەسەڵات دایمەن کۆمەڵێک قسە فڕێ ئەداتە ناو بازاڕەکەەوە بۆی خەڵک بێ ئومێدکە لەمایە سەرکەوتوو بوون توانیوانە تەسیر لە خەڵک بکەن بەدڵنیاییەوە لە ڕوویەکەوە سەرکەوتوو بوون لەو ڕووە کە ینی ئومێدی تەغیریان لای تاچی لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان کوشتووە و ئەوش پرۆسەیەکی ینی پرۆسەیەکی بەردەوام و ئامانجدار بووە بەرپرسیارەتی ئێوە لەوێ لەکوایە ئێمە میدیایەکمان هەیە ئەم میدیای ئێمە ڕۆژێک بێدەنگ نەبووە لە ئاستی ئەوەی کە هاوڵاتی فێڵی لێ بکرێت بخەڵەتێنرێ میدیایەکمان بۆ کاری لەسەر وشیاری خەڵکو میلەت کردوتەوە یەکێکی ئەو دۆسیانەی کە لە هەرێمی کوردستان شاراون میدیای کۆمەڵ کاری لەسەر کردو دەری خستووە وەک هێزێکی سیاسی کۆمەڵی ئیسلامی هەمیشە هەڵوێستە سیاسیەکانی بەو ئاراستەیە بووە کە ئەم میلەتە مافی خۆیەتی گۆڕانکاری بکە شایستەی دارایەکانی خۆی دەستکەوێ و میلەت نوێنەراتێکی ڕاستەقینەی هەبێ و میلەت بتوانێت ئەو نوێنەرانەی کە ناتوانن نوێنەراتی بکەن بیان گۆڕێ لەسەر ئاستی پەرلەمانتارەکانی لە هەرێمی کوردستان و لە بەغدا کۆمەڵ لەو پێناودا باجی داوە بەڵێ کۆمەڵ ئەوەی لەسەر شانی بووە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان کردوێتی پرسیارێکی تر مامۆستا ڕێبەر ئەگەر هەڵە نەبم دەقیقەن ینی ژمارەکە چەند بێ بەڵام نزیک بە 55 تا 60 کورسی بۆ کورد بڵێن مسۆگەرە لە ئەم هەڵبژاردنە یعنی ئەگەر لە هەر بازنەیەک 10 کەسی بچێ ئەو کورسیانی لە هەرێمی کوردستانێ بۆ کورد هەر مسۆگەرە لە
ئەنجومەنی نوێنەرانی عراق بەڵام قسەکە لەوەیە ینی ئێوە تموحتان ئەوەیە خەڵک تێبگێنن خەڵک هۆشیار بکەنەوە لەوەی کە ئەم 56 لە باتی دوانی کۆمەڵ بێ وەنیا چواری کۆمەڵ بێ شەشی کۆمەڵ بێ بۆی بتوانن زیاتر خزمەتکردنەوە ئێمە جارێ یەکەم 5 کاندیدمان لە 5 بازنەکانی هەرێمی کوردستان کاندید کردووە چاوەڕوانی ئێمەوە هەر 5 کاندیدەکەمان سەرکەوتوو بێەوە بگەنە بەغدا لە پاڵ 5 کاندیدەکەی خۆمان ئێمە پێمان خۆش ئەو هێزانش کە وەکو کۆمەڵ بیرەکەنەوە ئەو هێزانش کە ینی ئەتوانین پێکەوە خزمەت بکەین لە بەغدا ئەتوانین ئەو بەرەیە بەهێزکەین کە بەرەی بەرگریە لە ماف و خواستەکانی خەڵک ئێمە لەگەڵەوەین خەڵکی هەرێمی کوردستان زۆرترین لەو نوێنەرانە بنێرێک کە ئەتوانن نوێنەرایەتی ئەو شەقامە ناڕازێ بکەن کە لە هەرێمی کوردستان هەیە نوێنەرایەتی ئەو ئیرادەیە بکەن کە ئیرادەی تەغیر و گۆڕانکاریە لە هەرێمی کوردستان ئەگەر یەکێک ئێستام قسەی تۆ وا لێک باتەوە بڵێ ئەمە تا هەڵبژاردنە دوای هەڵبژاردن مەبەستی لەوەیە لەگەڵ لایەنەکانی دەسەڵات دیسانەوە لە بەغدا ینی جۆرێک لە هەماهەنگی و تەنسیخیانە بێتەوە لەگەڵێکا ئەو هێزوو لایەنانە مەبەست لایەنەکانی دەسەڵاتە یان دەرەوەی دەسەڵاتەکە ڕێژیان جوانە یەکەم بەنسبەت ئەوەی کە ئەڵێن ئەمە ڕابردوو وەڵامیەداتەوە ئێمە بە ڕابردوو قسە لە سەردا هاتووەکەین لە قۆناغەکانی ڕابردوودا لە هیچ قۆناغێک کۆمەڵ چۆتە ژێرباری هیچ پرۆسەیەکەوە بە هەر ناوێکەوە بێ کە بەرژۆندی خەڵک و میلەتنەوە بێ ئێمە لە بەغدا لە هەرێمی کوردستان فراکسیۆنی موازەحە ئێمە هەمیشە ئەو بەرەیەمان هەڵبژاردووە کە بەرەی بەرگریە لە خەڵک و لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان لەبەرەوە ئێمە ڕابردوومان ئەکەینە بەڵگە و ئەکەینە شاهد بۆ داهاتووشمان ئەو سەرڕێبەر بەدیلی هەڵبژاردن چییە؟ ئەمڕۆ بەدیلی هەڵبژاردن تەنها هەڵبژاردنە لە هەرێمی کوردستان هەڵبژاردن وەکو باسم کرد ئێستا باشترین ڕێگایە بۆ تەغیر و بۆ گۆڕانکاری ئێمە لە وڵاتێکدا ژین ئێستا ئەم وڵاتە سیستەمێکی سیاسی هەیە بە پێی دەستور ئەم سیستەمە سیاسی ڕێگای داوە کە حکومڕانەکانی بە پێی سندوقەکانی دەنگدان هەڵبژێردرێن و ئەو کەسانە خەڵک نوێنەرەکانی خۆی هەڵبژێرە تا لەسەر ئەساسە نوێنەرەکانیان حکومڕانیان بکەن و حکوومەتی داهاتووی عراق پێک بێ لەبەرەوە ئەم هەڵبژاردنە یەک هەڵبژاردن وەکو باسم کە ڕێگایەکی تەندروستە بۆ گۆڕانکاری و ڕێگایەکە تێچووی کەمە بەبێ قوربانیدان بەبێ خوێن بەبێ ئەوەی پەنجەی کەسێک خوێنی لێبێت تۆ توانی گۆڕانکاری بکەیت ینی سێ ڕێگایەکە بۆ هەموو بۆ سزادانی ئەو کەسانەی کە بۆ گەندەڵکاران بۆ ئەو کەسانەی کە بە ئاراستەی بەرژەوەندی کەسی و حزبی کاریان کردووە ئەو لایەن و کەسانە سزا بدەیت لەبەرەوە من بە نوچی قەڵەمێک بە دەنجێک کە لە بەردەستمە ئەتوانم بڕیار لەسەر داهاتووی خۆم بدەم و ڕابردووم ئەو کەسەی کە مافی خواردوم ئەو کەسەی موچەی خواردوم ئەو کەسەی کە سزای داوم ئەو کەسەی کە حەقی بردوم ئەو کەسەی کە لە دوای ئینتیخابات لێم بێمنەت بووە پشتی تێ کردوم هاوڵاتی ئەتوانێت کە ئەو تۆڵەیە لەو کەسانە بکاتەوە کە لە ڕابردوودا هەڵی بژاردن ئەزانی کاکدانە من وەکو چۆن وتم ڕابردوو ئەەکەینە شایەت وەرە ئێستا کە ئێستا هەڵمەتی هەڵبژاردنە کۆمەڵی دادگەری کوردستان وەکو هێزێکی سیاسی وەکو هێزێکی ئیسلامی ئێستا چەندە نوێنەرەکانی لە ناو خەڵکن لە پێش هەڵبژاردنیش بۆ شێوە لە ناو خەڵک بوو ئێمە هێزێکی دابڕاو نەبووین لە خەڵک بەس تۆ سەیری ئەو هێزانەکە کە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن نەبێ خەڵکیان بیر ناکەوێتەوە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن نەبێ خەڵکیان بیر ناکەوێتەوە کە بچنەوە ناو خەڵک بچنەوە ناو میلەتەکەی خۆیان لەبەرەوە فەرق نییە لە بینی ئەو هێزانە زۆر باشە ئەی مامۆستا ئەنی قسەی تۆ وەڵامی تۆ بۆ ئەو کەسانە چییە کاڵن تۆ باس لەوە کە بنووکی و قەڵەما توانی داهاتوی خۆ دیاری بکەی سیستەمێک بگۆڕی چوزانم ژمارەی چاکەکان زیاتر بکەی وەنیە بەڵام لەوانەیە ئێستا دەنگ دەرێک هەبێت دانیشتوێ بەدەر ئەم بەرنامەی ئێمە بڵێ ئەی خۆ لە زۆر لێک لە وڵاتان لایەنی دیکەش هەر بە هەڵبژاردن و بۆ پرۆسەی کە مامۆستا ڕێبوار باسیەکە چوونە دەسەڵات و دوای ئینقلابیان لێکرا لەبەر ئەوان بەس قەڵەمیان پێبوو چەک لای خەڵکی تر بوو پارە لای خەڵکی تر بوو ئەزانی کاکدانە ئێمە ئەمڕۆ وەکو باسم کرد ئێمە لە وڵاتێک کارەکەین ئێستا عێراق ئەمڕۆ هەڵبژاردننی عێراقا سیستەمێکی سیاسی هەیە وەکو باسم کرد دەستورێک هەیە کە ئێمە ئەمڕۆ ئەم ئێستا لەسەرمانە ڕێگای هەڵبژاردن هەڵبژێرین و بەڕێی هەڵبژاردن و تەغیر و گۆڕانکاری بکەین ئەو کاتەی ئەو هێز ئەگەر کۆمەڵی دادگەری کوردستان کۆمەڵی دادگەری ئەمڕۆ کۆمەڵی ئیسلامی دوێنێ ئەو کاتەی کە متمانەی خەڵک بەدەست دەهێنێ ئەنجا کۆمەڵ مەسئولە لە پاراستنی متمانەکە ئەرچی سەرشانی هاوڵاتیە ئەو هێزەی کە ئێوە دەنگی پێبدا بەڵام ئەوەی کە تۆ ئەیڵێ ئەو هێزە ئەو کاتەی کە متمانەی بەدەستی هێناوە ئەو مەسئولە لەوەی متمانەکە بپارێزێ
ئەو مەسئولە من پێم وایە کۆمەڵ ئەگەر بە خوێنی پەرلەمانتارەکانیشی بێ لە ڕابردوودا ئەوەی سەلماندووە. ینی کۆمەڵی دادگەری کوردستان لە بەغدا تاکە هێزی سیاسی کوردستانە کە پەرلەمانتاری لە بەغدا شەهید بووە. مامۆستا محەممەدی سنگاوی بە ڕەحمەت بێ کە یەکێ لە قیادە هەرە دیارەکانی کۆمەڵی دادگەری کوردستان بوو و یەکێ لەو سەرکردانە بوو کە سەرکردەیەکی خۆشەویستی نێو کۆمەڵ بوو و تاکە پەرلەمانتاری کۆمەڵ بوو لەو قۆناغە لە بەغدا بە خوێنی خۆی بەرگری لەو متمانەیە کردووە. لە هەرێمی کوردستان ئێمە پەرلەمانتارمان هەیە خۆتە زانی تا حەدی لێسەنەوەی پارێزبەندی و دوورخستنەوە لە پەرلەمان چووە. ئێ باشە خۆ بۆ کۆمەڵ زۆر ئاسان بوو موساڵەحەیەکی سیاسی بکە بۆ زانینت، بۆ کۆمەڵ زۆر ئاسان بوو بە سەفقەیەکی سیاسی ئەوە حەل بکە، بەڵام کۆمەڵ ئەو متمانەی پاراستووە لەگەڵ مەسەلەن لە پەرلەمانتارەکانی کەمانیانی زۆرێک لەو پەرلەمانتارانە خۆتە زانی ڕوبەڕووی هەڕەشە بوونەتەوە. ڕوبەڕووی بەڵام کۆمەڵ لەسەر ئاستی سەرکردایەتی سیاسیەکەی بۆیە من لە دەستپێک باسم کردوتم ئێمە لە پێناوی هەڵوێستەکانمان باجمان داوە لە داهاتوشدا کۆمەڵ لەسەر هەمان نەهجە یەک دوو تۆ کاتێک متمانە بەدەستهێنی ئەم متمانەیە ئەگەر بە خوێنیشت بێ بیبی پارێزی ئەو ئەکەوێت و سەر قۆناغەکانی زۆر باش. مامۆستا ڕێبوار ئەم یاسایی کە با بڵێن ئەم سیستمی هەڵبژاردننی ئەم جاری پێ بەڕێوە چێ 180 پلە جیاوازە لەگەڵ یاسا و سیستەمەکانی پێشووی کە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەڵبژاردننی پێ ئەنجام درراوە. پرسیارێکەکەم بۆیە ئەمەم باس کرد یعنی لەوانەیە گلەییەک یا پرسیارێک بکرێ بوترێ ئێ باشە ئەو هێزانی دەرەوەی دەسەڵات دەرەوەی یەکێتی و پارتی ئەو پەرلەمانتارانی کە ئێستا وەکو سەربەخۆ خۆیان کاندید کردو بۆ نمونە بۆ ئەمانە هەموو نەیانتوانی لە یەک بەرایە کۆ ببنە و پێکەوە بتوان قورساییەکانە بێ هەرچەنە بۆیە باسی ئەوم کرد یاساکە ئێستا جۆرێک لە تەحالوفۆنە هێندەی کاندید دەورەبینی هێندە تەحالوف و حیزب ینی سنتەر نیە لە وەساکەیە بەڵام بۆ ئەم هەنگاوە نەنرا ینی کۆمەڵی دادگەری بەرپرسیارەتەکەی لە شوایە لەم بابەتەیە. جارێ یەکەم من پرسیارەکە پێم خۆشە لە بیکەین دوو باش بەشێکی ئەم یاسا نوێی کە باست کرد کە یاسای نوێی هەڵبژاردنە یاسایەکە خاڵی بەهێز و خاڵی لاوازی هەیە خاڵی ئیجابی و خاڵی سلبی هەیە. من پێم وایە لە ڕوویەکەوە ئەگەر ئێمە بمانەوێ ئەتوانین ئەم یاسایە بە بەرشەوەندی دەنگدار و بە بەرژەوەندی هێزە سیاسی ئەوانەی کە ئایانوێ گۆڕانکاری بکەن بە بەرژەوەندی ئەو هێزانە تەواو بێ. کاکدانا جاران نوێنەرێک کە کاندی دەبوو نوێنەری هەموو پارێزگای سلێمانی بوو. ئەم نوێنەری پارێزگای سلێمانی لە هەموو قەزاکانی پارێزگای سلێمانی دەنگی هێنا و نەشێتوانی حەقی ئەو پارێزگای هەمووی بدە. ئێستا نوێنەرێک کە نوێنەرایەتیەکە نوێنەر یەک بازنەی دیاری کراوە کە خۆتە زانی لە باشترین حاڵەتدا لە 3 قەزا تێناپەڕێ و لەگەڵ چەند ناحەیەک ئەوە جگەلەوەی کە لە مرکزی شاری سلێمانیش کە قەزای ناوەندە لەگەڵ بەشێک لە ئەطراف بەسەر دوو بازنەدادا بەش بووە. جارێک خەڵک مافی خۆیەتی بۆ هەولێریش و بۆ دهۆکیش بە هەمان شەو بزەبێت. کەواتە هاوڵاتی و دەنگدەر ئەتوانێت جارێ یەکەم ئەم نوێنەرە زیاتر لە بەردەم بەرپرسیارەتی خەڵکەکەدایە و مەسئولیشە زیاتر بۆ ئەو زۆنەی بۆ ئەو بازنەی بۆ ئەو ناوچەی نوێنەرایەتیەکە زیاتر بەدەمیانەوە بێ لە دوای هەڵبژاردنەکان. ئەم یاسایە بە جۆرە لە جۆرەکان نوێنەر نزیکترە کاتەوە لە خەڵکو هاوڵاتی. ئەمە لایەنە باشەکەیەتی. ڕەنگە لایەنەکە خراپەکەی ئەوە بێ کە ئەو دەنگانەی ئەو هێزانەی کە ئومێدی تەغیریان هەیە ئومێدی گۆڕانکاریان هەیە و بازنەی تەزویر و ساختەکاریان لە بەردەم نییەوە هێزی ئەوە نین کە ئیرادە و وەلاعاتی خەڵک بکڕن و هێزی دەستەڵاتنی ڕەنگە ئەوانە زۆرتر لە بەردەم مەترسیەوە بن کە کورسیەکانیان کەم بکە. بەڵام بە دڵنیاییەوە بەشداری زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو مەترسێت تێپەڕێنێ و ئەو خۆن ئەو مەترسێت تێپەڕێنەوە گۆڕانکاری وەکو باسم کرد بە ئاراستە ئیجابیکە هێنێتە کایەوە. ئەوە جانبێکی جانبی دووهەم ئەوەی کە جەنابەت باست کرد لەو ڕووە کە کۆمەڵ یا با بڵێین هەر هێزێکی سیاسی تەحالوفی نەکرد بێ. من باسی کۆمەڵەکەم زیاتر ئێمە ینی ڕەنگە ئێستا کاتی نەبێ بچینەوە سەر ئەو تەفسیلە نە هەر بۆکو وەڵامێک بۆ بەس ئێمە ینی
هەوڵمان بووە بۆی کە تەحالوف ببێ بۆی هاوپەیمانێتی بێ هەوڵمان بووە نیەتیش هەبووە نەکنیەت ینی هەوڵی جددیمان بووە و کۆبوونەوەمان کردووە لە قۆناغە جیاوازەکان بە کۆمەڵی ئەسباب نەگونجاوە و ڕەنگە زۆری لە ئەسبابەکان لای ئێمە نەبوو بێت نەک تەنها ئێمە لە وەکو هێزی سیاسی ڕەنگە لەگەڵ سربەخۆکان لەگەڵ زۆرێک لە وولایانان هەوڵمانداوە کە هاوپەیمانێتی دروستکەین بە هەر حاڵ نەگونجاوە بەڵام لەگەڵ ئەوەی کە هاوپەیمانەتی نەبووە ئێمە یعنی لێک نزیکیمان لەگەڵ ئەو هێزانە کۆتایی پێ نەهێناوە و وەکو باسکرا تۆ خۆتە زانی زۆرێک لەو هێزانە لە بازنەیەکەن ئەو لە بازنەی ترنی ئەو لە بازنەیەکی ئەو لە بازنەی ترنیە و ئەمە دەرفەتی تەنسیقی داوەتە بەشێک لەو هێز و لایەنە سیاسیانە لەبەرەوە مانەی وانییە کە ئەم هاوپەیمانێتی نەبووە تەنسیق نابێت ئەمە یەک دوو تەنسیق لە ناوان ئەو لایەنانی کە دەرەوەی دەسەڵاتن زانی چۆنە تەنسیق تۆ باسی سربەخۆکانت کرد باسی هێز سیاسیەکانەکەین ئێمە باسی هێز معارەزەکانەکەین بەڵێ تەنسیق لە زۆرێک وەکو باسم کرد و ڕەنگە تا ئێستا کە من و تۆ قساکەین ئێمە ینی کە من و تۆ قساکەین زۆرێک لە ئاسۆکانی ئەو تەنسیقە هێشتا زۆر وازەح نەبن چونکە خۆتە زانی کاتمان لە بەردەم ماوە و هێشتا ئێمە بڵێ لە قۆناغی هەڵمەت و بانگەشی هەڵبژاردن بەڵام هێشتا کاتی دەنگدان ماوە یەک دوو و ڕەنگە ئەمە فرسەتی کەت بداتێ هێشتا ینی دوای دەنگدانیش دەرفەتی کاری پێکەوەیی کە تۆ پرسیارەت وت مەبەستە چییە من بەبستم جارێکی کە ئێڵێمەوە ئێمە لەگەڵ هەر لایەنێک لەگەڵ هەر هێزێک کۆمەڵ کاری پێکەوەی بکات لە دوایشدا لەسەر بنەمای کۆمەڵە مەبادیئە ئەو مەبادیئانەی کە مەبادی حزبینین ئەو مەبادیئانن کە دژایەتی گەندەڵیە جێڕانەوەی شایستەدارایەکانی خەڵکی هەرێمی کوردستانە کارکردنە لە پێناوی بەرژۆندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئێمە وەرەقەیەک ئیمزا ناکەین کە یعنی کاری لەسەرکەین لە پێناوی بەرژۆندی حزبی ئەزانی کاکە بەرژۆندی حزبی کاکدانا ڕێگای زۆر کورتی هەیە بۆ ئێمە بەدیبێنین بەڵام کارمان لەسەر نەکرێت مە قوربانیمان بە بەرژۆندی حزبی داوە لە پێناوی بەرژۆندی گشتیەکان بەڵێ مامۆستا ئەم بڕیارش ئەم پرسیارشم لە بەڕێز بەرپرسی مەکتەبی هەڵبژاردن کرد لە کۆمەڵی دادگەری لە بەرنامەی ڕابردوو بەڵام جەنابەت ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەریت بێگومان لە ئەنجومەنی باڵا لە مەطبەخی ئەنجومەنی باڵا بڕیارەکان چۆنەڵی ئامادە ئەکرێ و دوجار لەگەڵ سەرکردایەتی تاوتویەکرێ و ئەبێتە بڕیاری فەرمی کۆمەڵی دادگەری با من لە تۆ بپرسم ئێستا دەنگدەرێک کە لە بازنەیەک لە هەر بازنەکانی هەرێمی کوردستان کۆمەڵی دادگەری مڕەشەحی نییە بربژێری نییە پاڵەوراوی نییە ئەو دەنگدەرانی کۆمەڵی دادگەری چی بکەن لە ماڵەوە دانیشن دەنگەکان بچن بەشداری بکەن و دەنگەکانیان بسووتێنن دەنگ بدەن بە لایەنێکی تریانی قسەی فەرمی ئێوە چییە بۆ ئەو دەنگدارانەتان ئێمە لە کات و وادەی خۆی تەوجیهی فەرمیمانە بێ بۆ هەموو ئەو بازنانەی کە کۆمەڵ نوێنەری نییە ینی ئاوا بەبێ دەنگ نامێن بەڵێ نەخێر طبعا ئەوەش بە تەوجیهی فەرمیمانە بێ لەسەر ئاستی ئۆرگانەکانی کۆمەڵ و لەسەر ئاستی ئەندام و کادرانی بۆ هەموو ئەو بازنانەی کە کۆمەڵی دادگەری کاندیدی نییە ئەمە یەک دوو لە ئێستادا بەڕسمی تەوجیهمان داوە بە هەموو ئەندامان کادیران ئۆرگانەکانی کۆمەڵ هەموو ئەو بازنانەی کە کۆمەڵ کاندیدی نییە لە هەڵمەتی هەڵبژاردن بەشدارن لەو بازنانەی کە کۆمەڵ کاندیدی هەیە بەشداریەکەن و ئەو پرۆسەیە تەواوەکەن کە ئەکەوێتە سەرشانیان لەو بازنانەی کە کۆمەڵ کاندیدی هەیە ئەمە بەنسبەت دەنگدانەوە وەکو باز لە وادەی خۆی ئەمە تەوجیهی فەرمیمانە بێت زۆر باش بۆ بە دڵنیاییەوە ئەمەنە دەنگدەری کۆمەڵ و نە ئەندام و کادری کۆمەڵ بەبێت تەوجیه ناهێڵینەوە لەو ڕۆوە زۆر باشە مامۆستا ئەگە پرسیارەکە وا بکەم بۆ پێنج بەربژێر ینی تموحتان زیاتر نەبوو بتوانن کاندیدی زیاترتان هەبێ بۆی ئەم بازنە بچکۆلێ ینی ئیسفادی لێ بکەن بە جۆرە لە جۆرەکان ینی ئەگەری ئەوە هەبێ زیاتر لە پێنج کاندیدیش ینی بتوانن بەشداری بکەن ینی لەسەر چ بڕیارێک پێنج کاندیدتاندانە پرسیارێکی دروستە تەمان خۆتە زانی یعنی ئەم مەسدانانی ئەم پێنج کاندیدە لای کۆمەڵ دوو بەشە بەشێکی هەڵبژاردننی ئەو بازنانەیە کە ئێمە بە پێی دووە هەڵبژاردنەکانی خۆمان بە پێی دوا هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان 2010 بە پێی دوا هەمین هەڵبژاردنەکان ئەو بازنانەمان هەڵبژاردووە کە زۆرترین دەنگمان تێیدا هێناوە ئەوە یەک دوو ڕەنگە بەشێکی لەو خۆناغەدا ئێمە پێمان وابوو بێ کە ئەتوانین ینی ئەوەی کە جەنابەت باست کرد لە کۆمەڵێک گفتوگۆی چڕ و پڕمان هەبووە بۆ هەندێک کاری پێکەوەی ئەوانە ئەوەش
کاریگەری بووە با من وازح بم بۆچی کاریگەری بووە لەبەرەوە خۆتە زانی وادەی پێشکەشکردنی کاندیدەکان و ئەوانە لەگەڵ وادەی فەرقەکەی زۆر بوو و ئەم هەڵبژاردنە بۆ خۆی جۆرێک لە لەرزۆکی تێدا بوو بەردەوام ئەگەری دواخستنی لەسەر بوو گرفتی هەبوو ینی خۆتە زانی و هاوڵاتیان نەزانن ئەگەر ناتەمان وارد بوو کۆمەڵا ئێمە بازنەی کەشێ بەهێزی ینی لەبەرەوە ئێمە وازح بین ئەو بازنانەمان بەجێ نەهێشتووە لەبەرەوەی دەنگ ئێمە بازنەی وا هەیە تەبانیانی من ڕەنگە کات نەبێ بێڵێن بازنەی وا هەیە ئێمە ینی ڕێژەیەکی بەرچاو دەنگمان هەبوو جارێک کۆمەڵ لە هەندێک ناوچەی دیاریکرا و کەم نەبێ یەکێکە لەو هێزانەی لەسەر تاسەری هەرێمی کوردستان دەنگی هەیە کۆمەڵ نە هێزێکی ناوچەیە نەهێزێکە لە پارێزگایەک لە قەزایەک لە منتیقەیەک کۆبێت و هێزێکی سەرتاسەرین و ئێمە لە هەموو ناوچەکان دەنگمان هەیە بەڵام ئەوەشمان لەبیر بێ ئێمە ئەوەشمان لە بەرچاو گرتووە کە ئێمە لە قۆناغەکانی ڕابردوودا 2 بۆ 3 نوێنەرمان هەبووە لە قۆناغەکانی ڕابردوودا بە گۆڕانی هەلومەرجی یاساکە ویستومانە توانای کۆمەڵ توانای مادیمان کە ئێمە هێزێکین لە ڕووی مادیەوە توانامە سنووردارە خۆتە زانی زۆری فەرقە لەگەڵ ئەو هێزانەی کە دنیایەک پارە خەنە خزمەت هەڵمەتی هەڵبژاردنەوە توانای ئیعلامی ئێمە بە حکمی توانە مادیەکەی ئەویش توانایکی مەحدودە تویستومانە چڕی کە ئێمە هێزێکین هەمیشە وتمانە دەوڵەمەندین بە توانە مرۆییەکە ویستومانە توانای مرۆیی خۆمان توانای مادی خۆمان چڕکەینەوە لەو 5 بازنەیە بە ئومێدی ئەوەی ئەم 5 نوێنەرە سەرخەین بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق قسەیەکت کرد مامۆستا ڕێبەر بەڕاستی سەرنجیمی ڕاکێشە یعنی وتت بەشێک لەوەی کە کاندیدمان بەشێک من ناڵم 100% هۆکارەکە بەشێک لەوەی کە کاندیدان لە هەموو بازنەکان نەبووە ئەوە بۆ بەجێتان هێشتوو بووی ئەگەر کارێکی پێکەوەی جۆرێک لە هاوپەیمانێتی لێک تێگەیشتن لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و ئەو پەرلەمانتارانی سەربەخۆن ئەگەر سەریگرت کۆمەڵ ئەمەی بە جۆرێک لە نیەت حساب بێت کە ئەوە تا من لە هەندێک بازنە کەسم دانە ناو بووی ئەوانیت کە لەگەڵ یاکاری پێکەوە یەکەین لەوێ کاندیدا بن ئەمە تەواوە بە دڵنیاییەوە ینی زۆر بە دڵنیاییەوە ئەمە گفتوگۆشمان بۆ لەو ڕۆوە زۆر باشە مامۆستا تا چەند لەگەڵ ئەم یاسایە کۆمەڵ دەست و پەنجەی نەرم کردوەوەی کە خۆت وتت خاڵی باش و خراپی هەیە خاڵە ینی نمونەیەکت لە باش و لە خراپی ژەنایەوە ئەکرێ ڕوونتر پێم بڵێ بۆ کۆمەڵی دادگەری خاڵە باشەکانی ئەم یاسایە چین و خاڵە خراپەکانی چین بۆ ئێمە یعنی ڕەنگە خاڵی باشی ئەوە بێ سواز بۆخوا ئێمە هێزێکین لە زۆرێک لەو بازنانەی کە هەڵمان بژاردون خاوەنی چڕیەکی باشی دەنگدەری لەو ڕۆ لەبەرەوە ئێمە بازنەیەکمان نییە بڵێن ئەنی هەندێک لەو بازنانەمان هەبێت دەنگمان نەبێ بۆ ئومێدێکی بە ئێمە داوەکە لە بەشێک لەو بازنانەی کە کاندیدمان داناوە یا لە وەکو باسم کرد ئامانجی ئێمەوەی لە هەر 5 بازنەکە سەرکەوین و ئەو بازنانەمان هەڵبژاردووە کە چڕی ئەندامانی خۆمانی تێدا چڕی دەنگدەری کۆمەڵی تێدا بۆ لە ڕابردوودا ئەمە یەک بەڵام لایانی خراپی ئەوەیە وەکو باسم کرد لایانی خراپی ئەوەی ئەم یاسایە ئەساسەن ینی لەسەر ئاستی عێراق دەرفەت بۆ هێزە بچووکەکان کەمەکاتەوە و دەرفەتی زیاتر ئەداتە هێزە ئەوانەی کە هێزی من حەز ناکەم بڵێم هێزی گەورە چونکە هێزە گەورەکان بۆیە گەورن بە توانای دارایی گەورن بە توانای بەو دەستەڵاتە سیاسی و سەربازی هەیەەکە گەورن و خۆشتەزانی زۆر جار لە قۆناغەیەک لە دوایەکەکان پشتیان بە تەزویر و بە ساختەکاری بستووە و ئێمە زۆر جار نمونەمان هێناوەتەوە ئەگەر ساختەکاری لێ دەرکەی ڕەنگە جیاوازی زۆرمان نەبێت لەبەرەوە کاکدانە ئەم یاسایە ئەساسەن لەو ڕۆنیەتێکی باشی لە پشت نەبووە بەڵام پرسیارەکەی جەنابەتەوە بۆ کۆمەڵ چەند دەست و پەنجەی لەگەڵ نەرم کردووە من بەڵێ ئێمە دەست و پەنجەمان لەگەڵی نەرم کردووە و لەو کاتەوەی کامی یاسایە بە فەرمی لە ئەنجومەنی نوێرەنانی عێراق پەسەند کراوە و زانیومانە کاری لەسەرکرێ ئێمە مەکتەبی هەڵبژاردن و ئەو کات ناوەندی هەڵبژاردن پێش کۆنگرە ڕامان سپاردون کارمان لەسەر کردووە ئیشمان لەسەر کردووە و شیاریمان داوەتە کادر و ئەندامانمان و بڵێ ئێستا ئامادەین بەپێی ئەو یاسایە و ئومێدیشمان وایە ئەم یاسایە بیانی بتوانین کورسەکانیشی پێ زیاتر مامۆستا ڕێبەر چی بەو کەسانە ئەڵێی کە ئەڵێن دەنگدان و بەشداریکردن لە پرۆسەی دەنگدان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هێندەی دەنگدان و بەشداریکردن لە پرۆسەی هەڵبژاردننی ئەندامانی پەرلەمانی کوردستان گرنگە لە بەرەوەی پەرلەمانی کوردستان ڕاستە و خۆ پەیوەندی بە ژیان و خزمەتگوزاری خەڵکەوە هەیە
تۆ چیڵی بۆ ئەمە کەکە دوو پرۆسی هاوتەری بن بە بڕوای من دوو پرۆسی هاوتەری بۆ گرنگن یعنی هیچیان من ناتوانین بڵین ئەوە لەویان گرنگترە ئەو لەویان گرنگترە ئێمە دوو پرۆسن ئەمەیان بۆ بەغدایە بۆ حزوری کووردە لە ناوەندی قەراری سیاسی لە بەغدا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق خۆتەزانی کۆمەڵێک بریاری حەسری هەن لە بەغدان حزوری ئەو هێزانە گرنگە لەو بڕیارە حەسریانە ئێمە بودجەمان لە بەغدایە ئێمە کۆمەڵێک ینی ئەوەی کەشتی چارە نووسازی هەرێمی کوردستانە لە بەغدایە ئێمە تا قەرار بێت لە بەغدا بین بەپێی ئەو دەستورەی کە ئێستا هەیە ئەبێ بەهێزەوە هەبین لەبەرەوە بوون لە بەغدا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرنگە بۆ ئێمە وەک هێزێکی سیاسی وەکو کۆمەڵی دادگەری گرنگە بۆ ئێمە وەکو هێزێکی سیاسی گرنگە کە لە ناوەندی قەرار بین ئەمڕۆ ئێمە قسە لەسەر بەغدا ئەکەین ئێمە پێمان وانییە نەگرنگی بەغدا لەسەر حسابی هەرێمی کوردستانە نەگرنگی هەرێمی کوردستان لەسەر حسابی بەغدایە دوو پرۆسەی گرنگن هەر یەکێکی بۆ ئەوەی کە لە بلەی مەطلوبە پەرلەمانی کوردستان ئەرکێکی لەسەر شانە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کاتکە ئێمە لەو پرۆسەیە بەشدارین قسە بۆ ئەو پرۆسەیە ئەەکەین و ئێمە هێزێکی منطقین وەکو زۆر جار وتمانە مخاتەبەی عەقڵەکەین مخاطبەی عەقڵەکەی ئێستا ئێمە کار ئەم پرۆسەیە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقە ئێمە حەزەکەین خیتابمان گوتارمان ڕووی لەو پرۆسەیە بێت خۆگەر 200 ملیارەکە لە بەغداوەنەیە ئەو موچە دیسانە بەدڵنیەوە بینە سەر بەشێک لە کۆمنتەکان کە تۆ فەرمو قسەیەکی جوانت کرد چێ شەڕی 200 ملیارەکەی کردووە چێ قۆناغ بە قۆناغ شەڕی ئەوەی کردووە کە کاکە ئەم موچەیە کە هاتووشە ئەبێ بۆ فەرمانبەر ئەبێ بۆ فەرمانبەر بێ چێ فشاری کردووە کە بۆ فەرمانبەر بێ خۆ هاوڵاتی بەمەی لەبیر بێت زۆر باشە جگە لە دەستخۆشیەکان مەریوان کەمال نووسیوێتی بەخوا ئیش بە دوو کورسی ناڕوە دا تۆ با من ئەم پرسیاری ئەو وا لێ بکەم تۆ داوا چیە لە دەنگدەرانی هەرێمی کوردستان کە ئیش بە دوو کورسی ناڕوە دەی فەرموو با دەست لە دەست و قۆت لەخوا بە ئەم دوو کورسە زیاکەین وڵی پرسیارێکی زۆر جوانە جارێ ئەزانین چۆنە یەکەم ینی پرسیاریش نییە ڕوونکردنەوەیەک کاک مەریوان من سوپاس یەکەم ئەو ئێمە نین دوو کورسیمان بۆ خۆمان قەرار داوە ینی ئێمە ئەگەر ئێمە نین ینی ئێمە ئەگەر ئێمە حەزەکەین زۆری نەبین ئەزای ئێمە نەمان شاردۆتەوە لە هێزەکانی دەستەڵاتیش کاکدانا لە کۆبوونەوەکان لەگەڵیان زۆر توانە ئێمە کارەکەین بەدیلی ئێوە بین لێتان ناشارینەوە ئێمە هێزێکی سیاسینی شەکەین بەدیلتان بین لە هەرێمی کوردستان خۆمە هێزێکی شەرمن نین کارکەین وڵا کاکە هەرمانەوە لە پەراوێزدا کاری سیاسی بکەین ئێمە ئەمانەوێ بەڵێ نوێنەراتی خەڵکمان لەگەڵ بێ متمانەی خەڵکمان لەگەڵ بێ دەنگی دەنگدەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانمان بێ ئەمانەوێ هێزی هەرە گەورە و هێزی زۆری نەبین ئەوە یەک دوو ئەگەر ئێمە دوومان هەیە بە دوو توانیومانەوە بکەین کە لە ڕابردوو کردومانە ئەگەرم دوێ بە چوار ئێمە دوو ئەوەنداکەین کە لە ڕابردوو کردومانە ڕاست مامۆستاگەر پرسیارێکی لەوانەیە بەنسبەت بنەوە گرنگ بێ بەڵام لەوانەیە بەنسبەت تاکێکەوە کە لە نێو کۆمەڵی دادگەریە ئەندام نەبێ و لە دەستگا و ئۆرگان و مەڵبەندێکا ئیژنەکان نەزانێ ئێوە زۆر شانازیەکەن بەوەی کە پارە لە پەرلەمانتار و وەزیر و نوێنەرەکانتان ئەبڕن هیچ هێزێکی تر یا نایبڕێیا بەقدر ئێوە نایبڕێ بەڵام لەوانەیە خەڵکێک لە دەرەوە بڵجا بە من چی خۆی ئەوەی بڕن بۆ کاروباری حیزبی خۆتانە ئەم بڕینە چیمان فێرەکە کاتێک پەرلەمانتاری ئێمە ئامادە بێ ئەم پارێ بداتەوە بە حیزبەکەی چی لێ چاوەڕێکرێت لە خۆی و لە حیزبەکەشی جارە یەکەم ڕەنگە ئاوە بهێنیکەین یەک ئەمە مەبدەیەکە وەکو مەبدەیەکی پرەنسیپێکی دادگەری و عەدالەت ئێمە پەیڕەومان کردووە یەکێ لە سەرکردە باڵاکانی هەرێمی کوردستان ئەو کاتێک کە هێزە سیاسیەکان بودجەیان هەبوو لە حکوومەت بە یاسا لە قۆناغەکانی ڕابردوودا بە ئەو کات بە بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی بە بەڕێز مامۆستا عەلی باپیری وتوو خەبەرم هەیە ئێوە مەبلەغێک لە وەزیر و پەرلەمانتارەکانتان وەرەگرن و کات کە ئێمە لە حکوومەت بووین مامۆستا وتوی بەڵێ وتوی گەر من ئەو مەبلەغە ئیزافە بکەمە سەرهینەکەتان مامۆستا وتوی هەرەی بڕین بەرەوە ئەمە مەبدەی عەدالەتە ئێمە بۆ خۆمان وەکو کۆمەڵ ئەمەمان وەکو مەبدەیەکی عەدالەت پەیڕەو کردووە ئەمە یەک دوو زۆر جار ڕەنگە یەکێ بپرسێ وەکو جەنابەت ئاماژەت کردوتت بۆ ئێمە وەکو ئەندامی کۆمەڵ ڕەنگە گرنگ بێ بەڵام بۆ هاوڵاتی گرنگ نەبێ ئەڵە کاکە تۆ بۆ هێزەکەی خۆتەی بڕی خۆ بۆ من نایبڕی هاوڵاتیەک بۆی هێمە بڵێ بەس من پرسیارەکەم ئێمە ئەوەی کە ئەیبڕین ئەبێتەوە کاری کۆمەڵی پێەکەی ئەم میدیای پێ بەڕێواچێک کە من تۆ قسەی تیاکەی ئەم میدیای خزمەتی خەڵک ناکە ناچێتەوە سەر خزمەتی خەڵک زۆرێک لە موسساتەکانی کۆمەڵ لەو دەستگانەی کۆمەڵ تەمویلیانەکە ئەشنەوە بەرژەوەندی خەڵک و ئەمە بەچی ئەکا ئەمە
پشت ئەستورە بەچی پشت ئەستورە بەو میزانی کە کۆمەڵ هەیەی و زۆرێک لە میزانەکەی بارەکەەکانی کۆمەڵ ینی موچی مناڵانی بێباوکی تیادا بەشەکرێ و دەرسی پەروەردەیی لە کاتی پشووی هاوی نابینەکە ئەمە هەموو بۆ پاران ناکرێت با کۆمنتێکی وەکو بڵێ خۆش بخوێنمەوە ئارەم هەولێریەڵێ ئەگەر کۆمەڵ ژنێکم بۆ بێنە من دەنگێم بە کۆمەڵ واللهی کاک دانا ئەگەر تۆ بۆ خۆشی خوێنتەوە من حەزەکەم بە جددی وەقفەی لەسەرکەین ینی وەقفە جددیەکە ئەوەیە گەنجان لە هەرێمی کوردستان هاوڵاتیان لە هەرێمی کوردستان ئەریچیان لەسەر ئەو هێزانەیە کە نوێنەرایەتیانەکەن و حکومڕانیانەکەن کاریان بۆ ئاسانکەن کابێ کۆمنتێکی گرنگەوە بەڵێ کاریان بۆ ئاسانکەن ئەبێ ئێمە بپرسین بۆچی زۆرینەی هەرە زۆری گەنجانی هەرێمی کوردستان من ناڵم ڕوو لە هەندەرانەکەن زۆرینەی هەرە زۆر بەڵام زۆرینەی هەرە زۆر بۆی بلوێ ڕوو لە هەندەرانەکە بتوانێت بچێ ئەڕوا بۆ ئەڕوا بۆ وڵاتی خۆی جێهێڵێ بۆ نیشتیمانی خۆی جێهێڵێ لەبەرەوەی کە حکومڕانەکان لێرە و ئەوانەی نوێنەرایەتیانەکەن نەیانتوانیوە زەمینە و ژینگەیەک دروستکەن کە هاوڵاتی تێیدا ئاسوودە بێ کە زۆر جار ئاسوودەیی مەرزنیە تەنها خۆشگوزەرانی بێ ڕەنگە خۆشگوزەرانی یەکێک لە هۆکارەکانی ئاسوودی بێ لەبەرەوە گرنگە کار لەسەرەوە بکەینەوە جارێک ئەم کۆمەلگای ئێمە و ئەم وڵاتی ئێمە ئاسوودەیی بۆ بجێڕینەوە من پێم وایە ئاسوودەیی دیارە چێ ئەتوانێت بیجێڕێتەوە چێ بەرنامەی ئاسوودەیی هەڵگرتووە چێ ئەتوانێت ئەوەی ئەیکا خەڵک و وڵات و مجتەمع بەختەوە بکە کە من بە قەناعەتەوە باوەڕم وایە ئیسلامیەکان لەو ڕۆوە ئەتوانن ئەداتی بەختەوەری کۆمەلگا بن. بەڕێز مامۆستا ڕێوار حەمەد ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان سوپاس بووی کە لە بەرنامەی کاتژمێر حەوت ئامادە بوویت و وەڵامی پرسیارەکانی ئێمەدا بێگومان پرسیاری کەمان مابوو بەڵام کات دەرفەتی نەدا. زۆر سپاس. دووبارە بەخێر بیت. بینەرانی بەڕێز و خۆشەویست تا ئەڵلقەیەکی نوێ لە کاتژمێر حەوت هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ.